ماچ بێژم ماچ بێژم و چێ نەبێژم دەرد و کۆڤانان برێژم ماوێکی دڵخۆش و شاکێ یان پێ هەستێکی بەهێژم ملەتێک نێرین بە بەنجە بێهودەیە چێ بپێژم چەند بکەم هەوار و گازی و هێستەرێ خوێنێ برێژم ملەتێک نێرین بە بەنجە بێهودەیە چێ بپێژم ڕۆژئاوا ڕۆ لێچوو ئاوا کوردستان ڕۆ لێچوو ئاوا تێدە دیرۆکەک درێژم ماکی وەکمە بێخودانە کی بێسەردار و ڕێزانە کی وەکیمە دوژمنێوی ژێرە چاونێر و شڤانە کی وەکیمە دوژمنێوی ژێرە چاونێر و شڤانە لێ تو کەسی ئەز نەشکاندم نە بژانە دڵ پیڤاندم کوڕەژان یا هات ji پشتێ کو ji destê bav mirandim کوڕەژان یا هات ji piştê ya bi destê bav mirandim منە بەهوەر و یەقینە گویا مدیتی بەرینە ئەڤ ژیان تەڤ خەم و کینە هێڤی ئێمە تەڤ گوڕاندن هێڤی ئێمە تەڤ شکاندن ماچە بێژم